ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی منداڵانی دابڕاو لە خوێندن لە زیادبووندایە. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانیش لە ڕێگەی پرۆژەیەک و بەرنامەیە کار بۆ جێڕانەوەی ئەو منداڵانە دەکات کە لە خوێندن دابڕاون و لە شەقامەکان کار دەکەن. تیمێکی ڕستمان دروست کردووە کە ئەم تیمە ڕۆژانە سەردانی شوێنە گشتیەکانەکە بۆ دەستنیشانکردنی مناڵەکان و پاراستنیان و بە دواداچوونی کێشەکانی مناڵ لە ڕێگای بەڕێوەبردننی کەیس و چارەسەرکردنی کێشەکانیان و گەڕانەوەیان بۆ خوێندن. طبعاً چ لیژنەی سلەیمانیشمان بێت و چ لیژنەی هەولێریشمان بێ ئەوانیش لەژێر سەرپەرشتی قایمقامیەتی قەزای هەولێر و سلەیمانیان. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و دەستەی مافی مرۆڤ لە ڕێگەی یاسا دەستنیشانی کێشە و گرفتەکانی منداڵانی ئیشکرد دەکەن و ساڵانەش راپۆرتی ڕەوشی منداڵان بۆ لایەنی پەیوەنددار بەرز دەکەنەوە. یاساکە ڕێگە نادەت مناڵ لە خوار 5 ساڵەوە کار بکات، تەنها گەرەوانە لە 12 بۆ 15 ئەوانە لە ئاستی لە نێو خێزانەکانی خوانە لە بڵین لە باوگیا برایە کەسێکی نزیک ئەوەتە سەپەرشتی کا غێری ئەوانە کە بچونە سەر پرۆژەکان کە کار بکەنە لە 15 بۆ 18 ساڵ پێش 18 ساڵ ئەمانە بێت بە بوونی مەرجەکان. بەداخەوە ڕۆژەکە تا ڕادێکی زۆر نەخوازراوە بۆیە ئێمە هەم لە راپۆرتەکانی خۆمان هەم بە گوێرەی ئەو راپۆرتانی کە لەلایەن تیمە تایبەتەکانی دەستەوە ئاگادار ئەکرێنەوە. وەزارەتی کارمان لێ ئاگادار کردوتەوە، لایەنەکانی تر لەناو حکوومەت لێمان ئاگادار کردوتەوە، وەزارەتی پەروەردە، وەزارەتی تەندروستی، وەزارەتی ناوخۆ کە ئەمانە کۆمەڵێک دەستگای پەیوەندیدارن بۆ ئەوەی کە کار لەسەر دۆسیە منداڵان بکەن. لە هەرێمی کوردستان لەگەڵەوەی تا ئێستا ئامارێکی دروست لەبارەی منداڵانی ئیشکەر و دابڕاو لە خوێندن نییە، بەڵام بەهۆی کێشە و قەیرانی ئابووری و شەڕی داعش ژمارەی منداڵانی ئیشکە ڕووی لە زیادبوون کردووە. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانیش بە هاوبەشی یەکەی ئیداری و پارێزگاکان پلانی کەمکردنەوەی ئەو ڕێژەیە هەیە کە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕووی لە زیادبوون کردووە. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.